دووبارە سڵاو بەڕێزان. دوای ئەو ناکۆکیانەتان لەو کۆنگرەیە لە ناو زەحمەتکێشانە، ئێوە باڵێکی تر لە ناو زەحمەتکێشان جیابوونەوە، حەزبێکتان دامەزران بە ناوی ڕۆتی نیشتیمانی. ئەو کاتە نزیک بوو لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق لە هاوکات بەیەکەوە بوون. قسێکی زۆر لەسەر و جیابوونەوەی ئێوەکرا. بەڕاستی ئەمە ڕەشکاوانە پێم بڵێ ئایا ئەو جیابوونەوەی قەنەعەتی خۆتان بوو یان دەستێ وەردانی تیا بوو؟ من بە هەموو ڕاشکاوێکەوە لێرا بۆ تاریخ ژێڵێ مەگەر کەسێک شتێکی لەسەر قسەکانی من هەبوو ئامادەم جوابم باتەوە یا بێت لە مێزگردێکە یا لە دیدارێکی تەلەڤیزیۆنیا دیالۆگی لەگەڵا بکەم بە دڵنیایی و دەستێوەردانی هیچ لایەنێکی تیانە بوو لە سەرەتاوە. بەڵام وەکو ئەوە کە ئێمە جیابینەوە لە حیزبێک تەوان بارەگامانە بێت لێرە هەبێ بارەگامانە بێت ناوچەکانی ژێر دەسەڵاتی پارتیا بێ. من بە دووسێ ڕۆژ پێشەوە جوابێکم بۆ شخصی جاوە تاڵەبایی نرد کە ئەمەوێ ببینم. وفعلەن من بینیم ئەمە دوو قۆڵ سەرەتا دوو قۆڵی دانیشتین. دوو قۆڵی دانیشتین ئەو وتی ئەگەر مەجای گرێدانەوەی تێدا ماوە من ئامادەم ئەوە بکەم وتم تیانەماوە ئێمە جیا دەبینەوە ئەوانە. ئەگەر دەستێوەردان بواە هەر ئەو کاتە ئیود باشە جا بنوەرن بنەیەکێتی. ئەو لێواداوتی من پێویستوان بە عەدەد و ئەوە نیە حیزبێکی چەپ دروستکەن و ئەوەشی تۆراوە لە حیزبەکانی کاتا بنمونە بە سەراحەت وتی من بە سەراحەت قسەکەم بەڕاستی توانین لە کۆمەڵەیەکێتی تۆراون تۆ توانین کۆیان کەیتەوە ئێمە داعمیشتانەکەین و ئەوانە پاش ماوەیەک ڕۆژە نادی بە دوای مناوتی باوی حیزبی بچووک نەماوەوانە لیژنەیە دروستەکەم لە ئەرسلان بایز و ئازاد جودیانی مەلا بەختیاریەوەش ئەو سێشوا برادری خۆتان لەگەڵیان دانیشن بۆ یەکگرتن لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان. وتم ئەمجا لەگەر ئێمە بۆ هاتن ناوێکی تیباتیان ڕەنگە 500 کەس بەهاتای بە 3,000 کەس هاتۆ لە بەروێمە حیزب دروستەکەین ببوورە لەبەرەوە ناکرێت وتی بڕۆن مەجاڵتان هەیە بە چەندە بەستە وتم وەڵام مانگی دوو مانگی وتی بڕۆ دوو سێ مانگیش بوویەوە. پاش هەفتەیەک مەلا بەختیار وتی ئەو ئێمڕۆ دانیشتنیەکەمان لە ڕێکخراوە دیموکراتیەکان دانیشتنی فێلانەوەوان ئەرسلان بایز و ئازاد جوندیانی و مەلا بەختیار بوون. ئێمە من و دکتۆر سەدار و مەلا هەندرن کە مەسوولی لە قێولێر بوو لەگەڵ کاک مستەفا کە مەسوولی لە قیسلێمانی و دانیشتین لێ ئەوان دیاروەر خۆیان ئامادە کردبوو یەکسەر چکە کامێری کورسات لە ژوورەوە بوو منوتمەوە چی وتیان نا هەروە لە قوتەسوێتمەڵی قەرارتان داوە کە ئێمە هەلێرا بین بێشیتی خۆی مە هیچ قسێکمان نەکردووانە وەلحاصڵ ئەوان بەنەز بە ئێمەیان و دوتاوی شخصی ئەرسلان بایز بەڕاستی ئەگەر ئەوە نەبن بێشێتی معاشەکانتان نەبرن. وەلحاصڵ لێوە ئێمە داواکاریەکانی ئەوانمان ڕەفز کرد جا خۆیان خۆیان چۆنیان بۆ جاڵ تاڵەبانی گێڕاوەتەوە. جاڵ تاڵەبانی کاغەزێکی بۆ من دکتۆر سەدار نووسی برایانی بەڕێزم کاک حەماوەت و دکتۆر سەدار ئێوە فێڵتان لە من کرد هەر بەنەز ئەو من بڕیارمدا معاشی فەوجەکەتان هەموو بارەگاکانتان ببڕن و لە خوار نووسێتی براتان جاڵ تاڵەبانی. باشە بەڵام ئێوە دوایی لەناو خۆشتانە ناکۆکیتان تێکەوە هەر لەسەر هەوە گەر بۆ وەستم تۆ لە چاپێکەوتنێکا باسی هەواگەڵی جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی بەڵێنی ئەوەی بە ئێمە یاوە کە بمان کاتە هێزی سێم کام چاپێکەوت چاپێکەوتنێکی ڕۆژنامەوانیە بە دەق تۆواڵیت هێزی سێهم بەڵێنی ئەوەی بە ئێمە داوە کە ڕۆتی نیشتیمانی ببێتە هێزی سێم لە کوردستانە نازام ئەوم بەکارهێنا یانە بەڵام قسەکانی فعلن وای ئەگەیان چونکەوتی ئێمە هەموو دامێکی کامیل ئەنەگەین بەڵام بام گشتی جێڕمەوە بۆ یەکشت دوای بۆم دەرکەوت کە ئەو فترە بوو گلەی لە قادر عەزیزە بوو کە قادر عەزیز مەسعود بەرزانی دی بوو ئەوانە باکوا بڵێن مامانە بەداخ بوو بەڵام یانی زێوم بەکاربێن بۆ ئەو مەسلە ئەو وای پیشانە کە فعلەن ئێمە حیزبێکی چەپی گەورەی دیارەبین بە داعمیەوان بەڵێ ئەو قسەی کردو ئەبە بڕۆی خۆت ئێوەیان بەکار نهێنا لە دژی قادر عەزیز لە دژی حیزبی زەحمەتکێشان ئێمە خۆمان نەمایستۆ بەکاربێن ئەوان ویستیان بەکارمان بێن بەڵێ یعنی خۆتان نەتانویست بەکار بێن بەڵێ نەمایستۆ بەڵام لە فعلیە بەکار هاتن یان نا نەخێر بەکار نهاتن بۆ تاریخێش لەم ئامادەم هەر کەسێک ئەگەر ئێوە ئینشقاقەتان لە ناو حیزبی زەحمەتکێشانە نەکردای لەو هەڵبژاردننی ساڵی 2005 حیزبی زەحمەتکێشان بە تەنها چۆنەوە هەڵبژاردنەوە یەک کورسی هێنا پێدوانێ زیاتری هێنا ئەم کورسی ئەم جارەڵی نەخێرم جارە ناوەی ساڵی 2005 زیاترەکە تەسەوڕ ناکەم زیایشی
بڵێم چی ڕەنگە بواە بە دوو کورسی چونکە بەڕاستی من نامێ بکەم وەسی و برادرانی کە جیابوونەوە لە زەحمەت کێشان بەڵام زیادە دوو لە سەرسی حیزبەکە زیاتر لەگەڵێ ما هات بەڕاستی لە قەهەر گەورەکانی حیزبی زەحمەت کێشان کاتە کلێنێکی گەورەتان خستنەوە حیزبەوە بۆ جیابوونەوەی باڵە سەرنجام ئەمەش زەڕبەی لە حیزبەیە کە ماوەیەکی کەم دوایەوە چۆنەوە هەڵبژاردنەوە من نامەوێت باسەکە ئەوین بێتە بە ئەوان بەڵام من لێرا بە یەکشت بە کورتی جوایان وێتەوە بین من پێم وابێ دوو حیزب سەرێکی دوو کۆمپانیای گەورن پێم وابێ زەحمەت کێشانیش ئەو کاتە کۆمپانیایکی بچووک دوکاندانان و بەس و هیچی کە بەڕاستی ئەگەر ناوە ئێمە جیاوینەوە بڵێن ئەوان ڕۆشتن ئەو ئانیان ناکرێت کا قادر پیاوێکی هیلاک و ماندوو فەتێکی زۆرە سیاسەتەکەوەکو کەسایەکی سیاسی لە ماڵ خۆیان دانیشێت بەس کردی بە ناوی سکرتێری حیزب نەبێت چی یانی بزەکردوا بوو بێ ئێوەش لە ڕێزەکانی و حیزبە ئیشتا ناکرد ینی هەمان شتا باشە بەڵام لەناو ڕۆتی نیشتمانیە دوای ئێوە لەناو خۆشتانە جۆرێک لە ناکۆگیتان تێبوو بەشێک بوون بە یشێتی تۆ بووی بە سۆسیالیست باسیەوە بووەکەم بەڵێ باشە تۆ لە دوای سۆسیالیستەوە کە لە کۆنگری سۆسیالیستا دەرنەچووی من دەرچووم جارێکە گەڕێتەوە بە لای یەکێتی نازانم حەزەکەم پرسیارەکەتەوە بەڵێ فەرموو بۆ یەکەم جار پرسیارەکەی منەوە بوو بۆیە تۆ یەکەم جار لەناو ڕۆتی نیشتمانی و ڕاستەخۆ نەچوویتەوە ناو یەکێتی من پێت بڵێم کە ئەوان مامجار و شەهیدا نابوو کە ئێمە هەرێ ببینێ یەکێتی کۆمەڵە کادیر معارض بوو ینی یەکی لەوانە و مەلاهەندرێنە کە بووەتە پارتی من پێم سەیرە مەسەلەن ئەو یەکێتی قوڵن و ڕۆتی نیشتیمانیشی قوڵ نەبوو لە حتا ناو زەحمەتی شار خۆی بە قیمەتی چەپەزایی مەسەلەن چووی بوویەوە پارتی ئازادە خۆی لەوە هەرچەند ئەو لەگەڵ دوکتۆر سەداروان نەڕۆشت با من ئەسڵی دوکتۆر سەداروان و موامەری لە ئێمەیان کرد و لە من بە تایبەتی من سەدانی سویدم کردەوە بەڕاستی چه موامەرەی لێکردی ئێستا ئەوەی دوکتۆر سەداروان بۆ باسەکەم بەڵێ ئەو بۆنی کردبوو ئەگەر ئێمە هەوڵمان ببین بە یەکێتی ڕەنگە پلەیەکی با بڵێن کورسێکی سەرکردایەتیمان بدەنێ بە ڕۆتی نیشتیمانی کە من سەدانی سویدم کرد بەعکسەوە من لە ناو زەحمەتی کێشانشا دۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم ئەڵبەتە کە ئەڵێم دۆست نەگۆکۆی کارم بۆ کرد من کارکردن بە سفەتی خەدمایلی بۆ هەش لایەنێت هەر ئینسانێکیش بکا بە کارێکی ئوسولی نازانم بە کارێکی جوایی نازانم بەڵام کە من ڕۆشتم ئەوان وایان پیشان نابوو کە حەماوەتوان نایەن ببن بە یەکێتی حتا بە نەس کادرەکانیان ئەڵێن ئەگەر بەبێ خۆمان نڕۆشتنایە بەبێ لەگەڵ ئێوە باتی نایە ئەو ئەندام مەکتتەبیوانە بەر ئێمە ناکەوت بۆیە ئەوان ئەویان کرد دکتۆر سەدارشی قەناعەت پێ کرد کەەوە هەڵوێستە وەرگێت چونکە فعلەن مەسەرەن دوو ئەندامی کۆمیتە مەرکەزیمان لەگەڵا بۆ هەردووکیان مەسئول لە قێولێرش سلێمانیش بوون لەبەر بەدەستێنانی پۆستەکانی خۆیان ئەو خەڵکانی کە نزیک بوون لە من مەلاهەندرێن بووە کاک مستەفا بۆ دوو مەسئول لە قەبوون بەبێ ئاگاداریوان تەسیقان کرد لەگەڵ یەکێتی و ئاسایش بارگاکانی ڕۆتی نیشتیمانی داگیر کرد یان تۆ ئاگات لەوە نەبوو من لە سوید بوو ئەکە هاتیتەوە هەڵوێست کاتیشمەوە من چیتە ناو سۆسیالیستەوە ڕۆشتوم بۆچی ڕۆشتوم ئەوە ئینسان کە تۆ ناکرد بچی لەگەڵ لایەنێکە گری قسەشی پێ بڵێ ڕەنگە منەوە کاتیان تەبری مێناوەتەوە من بۆ خۆم کە ئینسانە بووم موچی کە مندامیم هەبووە خانشین بووم بەڵام زیاد لە 600 کادیر شتەکان ئەخسە ئۆباڵی ئێمە کە بێنانمان کردوونەوە بوو کە شخص بە برایەکی جاڵتاڵای معاشەکانیان بڕابوو زیاتر من نێسە بە هەموو سەراحەتێک گڵێرم لەبەر بژێیە و کادیرانە لەگەڵ سۆسیالیستە ئەوان کرد دوم سۆسیالیستیش ڕاستی نەکردوتیان ئەم سیانەتان بەبێ هەڵبژا بەبێ ئەوە لە کۆنگرا بێت دابندێنەوە یا بە دەنگدانش بێ هەرە بێت دەرچن ئەوە بە دەنگدانش نەبێ هەرێ دەرچن بەس من دەرچوم ملتەزیم نەبووم بۆ وعدەکەی خۆیانم بەرامبەر بە کاک مەلاهەندرێن و کاک مستەفا کە دوو مەسئول لەق بوون بەڕاستی منیش غەدم لە هاوڕەکان پێ قوون مەکرام لەگەڵانە بەجێمێشت هەین تۆ لە کۆنگرەکەی سۆسیالیستا دەرچووی بەڵێ ئەو خۆ ماوە خۆ قابل لە سۆسیالیست هەمووی ماوە خۆ نەمردوون تا لە خۆمرم دەرچووم و لە کۆنگرەکەی سۆسیالیست دەرچوویت و دوایی لەسەر کێشەوە برادرانە دۆکووە خۆت هاتیتە دەرەوە بەڵێ هاتۆ لای یەکێتی هاتمۆ لای یەکێتی وەکەوەی کە تەنها بڵێم من یەکێتیم و ئەو کاتیژم بە هەموو سەراحەتێکەوە ئەڵێم من ئەمتوانی بڕۆمەوە لە ئەوروپا داهێنشم بەڵام بۆچی هاتمۆ ناوێکی و کاتە بوو کە ئەو مزەکرەیە درای شخصی جا تاالبانی کە سەرەتایەک بوو بۆ ئەوەی کە خەریکە تیارێکی ڕفۆرم خواز و ئەوە لە ناوێکی نیشتیمانی کوردستانە یەتە پێشەوە و کە
ئەمەلیەوەی چاکسازی باشی لێ بکرێ من لەبەرەوە لەو گەرما و گەرمی مزەکەرەیە بەڕاستی منش چاوەڕێوەمە کرد و کە ئافاقێکی لێ بکەوێت و ئافاقەکەش نەتیجە کە هەر نەگەشت بە نەتیجەوە تا وەکو خۆتە زانین زۆربەی زۆریان هەڵەسیان وەرگرت و ئێستا لە بزنی گۆڕانە خۆیانە بینەوە وێ منیش هەر لە کاتی کۆمپانیا وشەوە هاتوومەتەوە پێش دروستبوونی بزوتنەوەی گۆڕانش خۆم بەوە زانیوە کە لەگەڵ کۆمپانیای وشە کار بکەم. بەڵێ عاجزێکی تۆ لە یەکێتیە لەسەر مەسەلەی چاکسازی بوو لەناو یەکێتیە من یەکێتی جاری کە هات من بە هەموو سەراحەتێک وا پێ وڵم ئێستا من و کوشتی ویژدانی ئەڵێ منە و کاتێ ئاڵای شۆڕش ئێمە کە یەکێتیمان بە جێژێکی زۆر جوانتر بوو لە ئێستا زۆر جوانتر بوو لەو کاتێک کە من لێی دەچووم هاتمە لای کۆمپانیای وشە بەڕاستی یعنی هیچ جوانێکی تیان نەماوە کە من هاتمەتە لای کۆمپانیای وشە بەڕاستی چونکە حیزب لە دەرەوە ماهێتێکی شۆڕژگێڕی هەیە ترەگە دەسەکەشی کەشونەوێ قیاسی حیزب بە چی ئاگرێ بە پێش دەسەڵاتان ناکرێت بەگرتن دەستی دەسەڵات ئاگرێ هەرچی لە شاغی دیعایان کردووە ئەویان کردووە بە تایبەتی و دوو حیزب سەرەکی ئێستا ئەمان کە هەنەوە من کە خەڵکی کوردایان بینە بەڕاستی. سا پلەی خانەنشینیەکەی تۆ چییە؟ بە چ پلەی خانەنشینی تۆ؟ من حەز دەکەم یەک حەقەدەی پێت بڵێ ناوێکی نیشتیمانی کوردستانە 43 کەس بە پلەی سەرکردایەتی موچی کەمەندامی دراوەتی باشە من یەکێکم لەو 43 کەسە جگە من باقیاتەکەی یا وەزیر یا جێگری وەزیر یا لانی کەم دیوە من لە بەرەوەی گۆڕان و کاتی پلان دەستنیشان کرد بە مقدم کردوێن کە خەڵگێ من مەسوولەکەی بووم ێستا و لیوایە. زۆر باشە منش ویستم بێ مەسەر ئەوە کە قسە لەسەر ئەوەیە کە دووەم جار هەماوا دوای لە سۆسیالیستەوە یەتەوە ناوی کێتی لێکێتی عاجزە بێ لەسەرەوە بۆ کە داوای کردووە پلەی خانەنشینیەکەی بۆ بکرێتە لیوە یان جێگری وەزیر بەڵام بۆی نەکراوە داواکەی جێبەجێ نەکراوە ئەو کاتانم پلە نەبوو هەمووی ساڵی پار کرا بە پلەی عسکەری من بۆچی گرێم لە چی هەبێ من ئەوە ئێستش هەوێکم پێ نووسراوە پلە ئەندامی سەرکردایەتی بۆچی گرم لە پلە هەبوو بێت بەڵام کە پلەکان لەو سفەتە مەدەنیەوە سیاسیەوە کرا بە پلەی عسکەری ئەو کاتێش لە کەیا بوو لە کاتا بوو کە من ناگۆڕانە کارمە کرد فێرن مقدمیان داناوە ئێستش خۆیان دانیان بۆ داناوە کە ئەڵێن برادریان تایە لەو لیژانە کە ئەویان کردو بەرابەر بە من تۆ غەدری لێکراوە و کایە تۆ پێشبڕگەوی من ڕاگەمانە پێشمەگایەتینە بۆ ئێترافی خۆی ئەوانی ناوێکێتی بەڕاستی. باشە ئێوە لە هەشتاکانە کە کاتێک هەڵە شۆڕژ لە یەتی جیابوونەوە کەوتنە ناو کێشێکی زۆر گەورەوە لەگە کۆمەڵەوە بە تایبەتیش لەگە سەرکردایەتی کۆمەڵە شیر و تیری زۆر لێک سووە لەو کاتا لەو سەردەما کە ئێمە ناگەڕێنەوە برینانە بکولێنینەوە هەمە ئاوا دووکویەکێک لە ناوە دیارەکانی ئاڵای شۆڕژ ئێستا چۆن نەتوانێت لەگە سەرکردایەتی زودنەوەی گۆڕانە هەڵ بکاکە و کاتە بەشێکی زۆریان سەرکردایەتی کۆمەڵی ڕەنجدەران بوو. من یەک حەقەدەیە بێڵم یەکەم نە بیرکردنەوەکەی حەماوات بیرکردنەوەکەی جاران نەبیرکردنەوەی برادرانیش کە کاتی خۆی کۆمەڵە بوون ئێمەش دژایەتی ئەمان کردوانش دژایەتیمان کرد دەڵبەتە هێزە عەسکەریەکە بەدەستی ئەوانە بوو ئەوان گورزی کوژنیان لە ئێمەشانەکو پێم وتی هەر لە زیندانی کردنەوە هەتا شەیدکردنەوە تا ڕاوەدونان و ئەوانە بەڵام بە ئێعترافی زۆر کەسیشیان کە دانی پیانێ نەمە لە شاخیش گۆڕان ریفۆرم خواست بووین و دلیلیش بۆ ئەوەیە کە بۆچوونەکانی کەسمان لە دەرەوە 100% واقعیەتی شەدی بەخۆیەوە دیبێ و ئێستا بۆچوونمان زۆر لە یەکتریەوە نزیکە بەدەل لێژ منەتوان بڵێم بەنیسبە دیاری ناکەون لە 190 دیانەوە 5 بەڵام زۆربەی هەرە زۆری ئاڵای شۆڕژ ئێستا لە بزوتنەوەی گۆڕانایە چ لە ئەوروپاش و چ لە ناوەویش ئەوە بۆ مطلقێت زۆربەی هەرە زۆری زۆربەی هەرە زۆر ئێستا زۆر باس لە مەسلەی ژیری کۆنوونیە لە ناو زوتنەوەی گۆڕان ناکرێ ئەمە تۆ گویەک لە وەجهەکانی کۆمەڵی جاران و یەکێتی ڕاشکاوانە پێم بڵێ ئایا ئێوە وەکوانی کە پێشتری یەکێتی بوون خۆتان پێتان وانە کە بە تێکەڵاو بوونتان لەگەڵەوە عەقڵێتی شاخ و تێپەڕبوونتان بەم هەموو ململانیە و گەیشتن بە شەڕ و بە لە یەکتردان و یەکتر گرتن و زیندانی کردن و ئێستا کە ئاوا لە ناو بزوتنەوەی گۆڕان کۆبوونەتەوە بەشێک لەو ناکۆکیانی کە باسەکرێت لە نێوان جیلی کۆن و جیلی تازە لە ناو بزوتنەوەی گۆڕانە ئێوە بردووتانە بۆنەوە بزوتنەوە. وڵای من حەزەکەم زۆرجار تەفسیری نابەجێ
ڕێزم بۆ قسەکەی جەنابەت بەس قسەکەی جەناب نیە مەسمەی ناو خەڵقا بەتابەتی لە ئیعلامە تەفسیری نابەجێ بۆ جیلی کۆن و جیلی تازە ئەکرێ من پێم وایە ئەم دوو جیلە دەبێت تەواوکەری یەکتری بن جیلە کۆنەکە هاندەر بێت پاڵپشت بێ بۆ هێنانی جیلێکی نوێ جیلە نوێەکەیش سوود لە ئەزمموی ئەوان وەربگرێ ئەم پێم وابێ حەق نییە لە جیلی تازا وا سیرکن کە ئیتر جیلی کۆن هەریکی پێنەماوە مەسەن بۆ نمونە گەنجێ بێنرێتە پێشەوە لە بزوتنەوەی گۆڕانچ لە پەرلەمان بێ یا لە داو دەستگاکانێکی گۆڕان بێ دیارە بۆ هەدەفە دێننی کە پشتگیری بکەن بۆی لە مستەقبەلا ئەو سەرکردایەتی ئەو بزوتنەوەی بکە بەڵام بەبێ دەرزۆرگرن لە تەجروبەی جیلەکەی پێشخۆی شەرت نییە کە من فەرەزا من گەنجێکم منیان هێنایە پێشەوە من ئێستا ئەمڕۆ وازامیتر من سەرکردایەتی نە ئەبێ بە پرۆسی تەکامل بوونە بڕام پێم وایە و گەنجانیش کێنانەوەتە پێشەوە بۆ هەدەفە هێنراون بەڕاستی ئەبێت تەنسیقی لە بین جیلی کۆن و جیلی تازایە بێت جیلی کۆنیش گیانی لە خۆبردویان هەبێ مانوو بوون هیلاک بوون ڕەنگە سەردەمەکانیش فەرقی کردووە سەردەم پێویستی بە عقلەتێکی تازەتر و نوێتر و گەنجتر و ئەوەتر بێ من بەتابێت من بەش بە حاڵ خۆمە قسە دەکەم واش تەعامل دەکەم پشتگیری گەنجێک بێتە قیادەی بزوتنەوەکە بەڵام گەنجەکەش دەبێت تێبگا لە هەوڵی دڵسۆزاون لە پشتگیری جیلەکەی پێشخۆی ئەوانە ناوێت بەو شێوە باس کرد لە هەنێ لا بنەبیستمەوە وا باسەکرێ وەکو جیلی کۆن جیلی تازە دوو جەنسەری دژ بەیەک بن منەڵم دەبێ تاواوکەری یەکتری بن لەناو بزوتنەوەی گۆڕانە کامیانن جیەکەن یا تاواوکەری یەکتری ئێستا بەڵام مەگەر وەکو ئەفراد و تاکتاک نازان بەجنا تاواوکەری یەکتریان نەزانم من بەڕاستی چکە من زیاتر لەگەڵ جیلە کۆنەکە تعاملم هەیە تا ئێستا تومەحێکی شخصی شتێکیانم لە کەسێکیان نەبیستووە ڕەنگە گەنجیش لە کۆنەکان لە جیلی کۆن لە ڕەنگ گەنجیش هەبێ وەکو خۆی بە واقعیان تەفەهمی واقعکردنەکە وەکو کورد واتە نێڵە لە پڕبێەوە کوڕێوانە ئەوە من وتم ئەو گەنجەکەیەتە پێشەوە بەتەما بە هەدەفی ئەوە بێنیتە پێشەوە ببێتە سەرکردایەتی دەبێ بە پرۆسەیە کا بڕات تا تەکاملەکە ئەم تەکاملکردنەکەیش چیە پشتگیری جیلەکەی پێشخۆیەتی بەڕاستی هەر بۆ نمونە مەسەن چەند جارێک با بڵێن کاک حەمەد تۆفیق ڕەحیم بەخۆ لە جیلی کۆنە مەسەلەن بە سەرۆکایەتی وەفدێک ڕۆیشت و پارتی وێچێتی لەگەڵ فاز میرانی و بەرهەمی شتیا بۆ دانیشتەکە عەلی باپیری تیا بۆ بزوتنەوەی ئیسلامی تیاوە دانیشتووە دکتۆر زانە و دکتۆر شاوی بردبوو لەگەڵ خۆیان ویستوان لێ کاک حەمەد دەست بە قسە بکەوت من وشتی تەشریفاتی هاتووم لەگەڵ وەفدەکە ئەو دوانەی اختصاصی خۆیان زمینی تەخەسوسیوانە بۆ مەسەلەی یەکگرتووی ئەوانە با قسە بکەن مامانەوە بە پیانەڵی تر ئەمانە سەرکردایەتی مستەقبەلی بزوتنەوەکە بەڵام نابێ یا کاک شاهۆیە بۆ نمونە من ئەوان مێناوەتەوە بەسم کەسیان نییە وەکو شەخص یا کاک شاوەیە کاک زانایە غێری کاک زانە و کاک شاوەیە ئەبێ لەوە تێوا کەم پرۆسەیەکی تەکامل بوونە بۆ بوون بە سەرکردایەتی نەک لە پڕ مەسەلەن بتوانێت بە بێ ئەزمون یەکسە سەرکردایەتی وەڵام تۆ بێ نیەتی ئەوە دەبێ ئەمانە سەرکردایەتی بن لە مستەقبەلا بەڕاستی باشە بەشەکە بە پێم هینانی تۆ بە ئیکەواتەم کێشەیە و ئەم دەنگ و هینێکی ئێستا دروست بووە لەسەر مەسەلەی جوواتی نیشتیمانی و لەسەر و کێشەیە لەناو بزوتنەوەی گۆڕانە و سەلەی گەنج و قۆڕخکردنی بەشێک لە دەسەڵاتەکانی ناو بزوتنەوەی گۆڕان لەلایەن ئەوانێک کە پێشتری کێتی بوون لە ناوی کێتیەوە هاتوونەتە ناو بزوتنەوەی گۆڕان ومەلی چووە سەر چاوی گردو وڵی من بۆی نازانم من خۆم وەکو شەخص ئاوایی سەیریەکەم پێم وابێت جیاوازەکەی بزوتنەوەی گۆڕان لەگەڵ حیزب کلاسیکەکانە ئەوەیە بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی جەماوەریە بزوتنەوەیکی جەماوەریە خاوەنی ئایدۆلۆژیایەکی معەن نییە تاکە ئایدۆلۆژیایەک نییە بۆ چینێدا بۆ توێژێکی معەن هەر لە خەڵکی ناسیۆنالیستەوە حتا خەڵکی سۆسیالیست تا کۆمۆنیستا ئیسلامی بوونیان هەیە کۆن پاسۆک بووە سۆسیالیست بووە لەمال لەناو ئەم بزوتنەوەیە لەبەر ئەوە بەتەئکید بۆ چون و ئالەتی ئیشکردنی جیاجا ئەبینیت یعنی کە ئالەتی ئیشکردنی جیاجا مەسەرەن من بە ئالێتە کارەکەم کاک ڕێبار ڕەنگە ناحەزێ سەر ئالێتەکەی من هەبێ من ناکەتە ناکۆشی گەورە بەڕاستی بڵێ ناکۆشی گەورە لەوە هەیە بەڵام من یەک ملاحەزەم هەیە لەسەر ئەوە ئێمە کاتێک کە بزوتنەوەی گۆڕان دروست بووە پەیامی چاکسازی هەڵگردووە هەر لە سیستەمی حکومەوە بیگرە هەتا هەموو بوارەکانی ژیانی کۆمەڵی خەڵکی کوردستانەوەوانە بە مؤسساتکردنی دام و دەستگاکانی دەوڵەت
باشە تا ئێستا خۆی لەبەروی کۆنگری نەکردو بزنەوەی گۆڕان نەیتوانێت خۆی بک بە مؤسساتی و ئەگەر پێم وایە بە کۆنگرە تاخیر نتوان خۆی کاوە مؤسساتی ڕەنگە نەتوانێت پەیام بگەینە جێگەی خۆی بەڕاستی. بەڵێ ئێستا تۆ خۆبەیەکی لە سەرکردەکانی زوتنەوەی گۆڕان نەزانی؟ نەخێر ئەچێکی لەناو زوتنەوەی گۆڕان بزنەوەی گۆڕان تەنها هەڵسۆڕایە. باڵێ من بە خۆ بە خژاتم کەسیش پێی باش باسی ئەوەت کرد کە دوای لەناو سۆسیالیستە جارێکە هاتی تۆ ناویشێتی لەگەڵ ئەو باڵە تێکەڵ بووی کە بە بەڵێ ڕێفۆرم ناوبرا ئەمێ بۆ لێ بپرسم ئەو کاتە بە پێبیرکردنەوەی ئەو کاتەوە تۆ لە دوای تەجروبەی ئاڵای شۆڕشەوە ئیمانە بەوە مابوو لە ناویشێتیان شەخسازی بکرێت بە کۆمەڵ وا تێکەڵ بوویت لەگەڵ بەڵێ جودی وەکو چی ئەوانەی کە بەجیان نشات نابزنەوەی گۆڕانە منە ملم پیانە بوو کە لە ناوی شێتیا بیکەن کە ناویشی تیا بیکەن نەخێر چۆن تۆ گەڕێتەوە من هەموو جار لەگەڵ خۆشیانە باسم کرد سەر ناو نایەن وەکۆی پێ عەرزی جەنابتم کرد وتم کاتێ من لە دیشیدی جاوینەتەوە لە شاخ یشتی زۆر جوانی تیاما بوو چ ئەمەلێکی چاکسازی لێ بکەم ێستا بۆ هەموو گەندەڵیەوە تیاوێت کە بووتەوەی کە ڕۆژان ڕەخنیان لەسەر نەگەر من و ئەو کاتی کە تۆ گەڕێتەوە ناوی شێتی ئەمەلی ئەوی تیاما بۆ چاکسازی تیا بکرێ نا من ئەمەلم بەو مەسەلی مزەکەرەوەوانە هەبووە ڕاستی ئەگەر ڕۆژێک لە ناو بزوتنەوەی گۆڕانە ڕۆتێک دروست بوو ناوی لە خۆی ناڕۆتی چاکسازی لە ناو بزوتنەوەی گۆڕانە تۆ ئامادەی پشگیری بکەی ئەگەر ئەو دروستبوونی ئەو ڕەوتە لەسەر بنەمایەکی شخصی نەبێت لەسەر بنەمایەک بێت کە خەڵکی کۆس بێ لە بەردەمیا بۆ نایان من هەشت لایەنێک بە سادقانم بیاوە چاکسازی لە کۆمەڵی کوردەواری و لە سیستەمی حکومان بۆنگام پشتگیری لێکەم علاقم نی عەمرەیە زەیدە بەڕاستی بەڵێ باش تێپەڕبوونە بم هەموو تەجروبەیە کۆمەڵە هیچێتی برینداربوونێ و دوایی بوونە ئاڵای شۆڕش پاشان زەحمەتکێشان دوایی دەرچوونە لەناو زەحمەتکێشانە بە دەنگی یەکەم ڕێگریکردن لەوەی نەبوویتە مەکتەبی سیاسی جابوونەوەت چونە ناو سۆسیالیست و سەر لە نوێ گەڕانەوە بۆ ناوی شێتی و دوایی بۆ ناو زوتنەوەی گۆڕان تەمەنێکی زۆرە هەماوات بە تەمانی ئیتر لە دنیای سیاست دوورکەوێتەوە بە وەکو کاری سیاسی بە وەڵام وەکو گۆڕانخوازێک حەزەکەم لەگەڵ ئەو ڕەوتا بڕۆم هەتا هێندەی ئینسان بڵێ ئەم ڕەوتە چاکسازیەک گەیشتە مەنزڵێک کە مایە خۆشحاڵی ئەومان بوونەمان لە بیر بەرێتەوە زۆر بە کورتی ئەمە جوابم بێت تۆ کاتم بەدەستەوە نەمەڵە بۆچێت توێ لەگەڵ ئەو ڕۆتا بڕۆی بەدەستێنانی بەرژەوەندی یا هەر ناتوانانی بەبێ سیاسەتدانیشی من ڕەنگە ڕفیقەکان و شایەتیم و من لە ژیانمان پێم لە بەرژەوەندی خۆم ناوە بەڵام نەگەوەیشەکە لە ژیانمانەتوان بۆ سیاست بژ من ئەمەلێکم بۆ بزوتنەوەی هەیە پێم وا بێت چاکسازی وە ئێستش چاکسازی کردو بەڕاستی هەریش نەبێ گیانی کردەوە بەر تاکی کووردا هیچ دەبێ خەڵکی فێرقی بێتە سەرجادە ئێستش بزوتنەوەی گۆڕان نەمێنێت من پێم وایە جێگە دەستی دیارە زۆر باشە ماوات شەخ سدیق زۆر سوپاس بە ئامادەبوون لە ئەستودیۆ بەڕاشکاوی زۆر سوال بەوێش کاتە خۆشەویستانم بۆ سەرنج و تێبینیەکەتوان لە ڕێگەی مەڵەدرسی بەڕاشکاوی ADNRTTV.com پەیوەندیمان پێ بکەن تا هەفتەی ئایندەوە بەڕاشکاویەکی دەر هەموو لایەکتان لە خۆشیان جێدەڵم